ماڵپەڕی نۆمبیۆ راپۆرتێکی لەباری ژیان و گوزەرانی هاوڵاتیانی عێراق بڵاو کردوێتەوە کە تێیدا ئاماژە بەوە کراوە تا دێت ژیان و گوزەرانی هاوڵاتیان قورستر دەبێت و خەرجی خێزان ساڵ بە ساڵ زیاتر دەکات. بە جۆرێک لە ئێستادا خەرجی مانگانەی یەک خێزانی 4 کەسی لە شاری بەغدا بەبێ هەژمارکردنی کرێی خان و زیاتر لە 2 ملیۆن و 250 هەزار دینار. راپۆرتەکە خەرجی خێزانەکانی بەسەر چەند تەورێکدا دابەش کردووە، لەوانەش خواردن و خواردنەوە، کات بەسەربردن، خەرجی گواستنەوە، کڕینی جلوبەرگ و چەند خزمەتگوزاریەکی تر. وەک لە راپۆرتەکەدا هاتووە مانگانە هەر خێزانێکی 4 کەسی بایس 712 هەزار دینار خواردن بۆ ماڵەوە دەکرێت و نزیکەی 55 هەزار دیناریش دەدات بە خواردنەوە، نزیکەی 344 هەزار دیناریش لە ڕێستۆرانت و خواردنگەکان خەرج دەکات. بۆ پێش نیوەی خەرجی خێزانەکان بۆ کڕینی خواردن و خواردنەوە دەچێت. هەروەها 127,500 دینار بۆ کات بەسەربردن خەرج دەکات و 142,800 دیناریش تێچووی هۆکارەکانی گواستنەوەی یەک خێزانە. خەرجی وەرزشکردن و ئەو کاتانش کە بێ ئیشن نزیکەی 295 هەزار دینارە، کری مانگانەی ئەو کارە باش دەگاتە 250 هەزار دینار. راپۆرتەکەی ماڵپەڕی نۆمبیۆ ئاماژەی بەوەش کردووە کە خەرجی هەر خێزانێکی عێراقی بۆ کڕینی جلوبەرگ و پێڵاو مانگانە نزیکەی 90 هەزار دینارە، جگە لاوانەش خەرجی خزمەتگوزارەکانی تری خێزان بۆ کڕینی پێداویستی ناوماڵ و ئایمێرە ئەلکترۆنیەکان دەگاتە 238 هەزار دینار. هاوکات بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق خەرجی مانگانی هەر خێزانێکی 6 کەسی لەسەر ئاستی عێراق بەم جۆرە دابەش بووە. خەرجی لە سەدا 30 خێزانەکان کەمترە لە 1 ملیۆن دینار، لە سەدا 48.2 خێزانەکان لە 1 تا 2 ملیۆن دینارە و لە سەدا 14.6 خێزانەکانیش مانگانە 2 تا 3 ملیۆن دینار خەرج دەکەن. هەروەها خەرجی لە سەدا 5.7 خێزانەکان لە 3 ملیۆن دینار بەرەو سەرەوەیە. خەرجی خێزانەکانیش بە جۆرێکە سێیەکی بۆ کرێنی خۆراک و یەک لە سەرچواری بۆ کری خانوبەرە و کرێنی سوتەمەنی دەڕوات و ئەوەی تریشی بۆ گواستنەوە بۆ کرێنی جلوبەرگ و پێڵاو و کرێنی پێداویستی ناوماڵ و کاڵا و شمەکی تر خەرج دەکرێت.